ئەو باخەیە کە چەند ڕۆژێک لەمەوبەر لە ناوچەی گەرمیان هێزەکانی ئاسایش هێرشیان کردە سەری و چەکدارێکی خۆبەخشیان کوشت و دوو چەکداریان بریندار کرد و 13 چەکداری تریان تێدا دەستگیر کرد. باخەکە ماڵی دارا عەتای بەرپرسی هێزە خۆبەخشەکەی تێدایە و دایکی دارا باسی ڕووداوەکە بۆ دەنگی ئەمریکا دەکات. هاتنە ژوورەوە بە تەقەکردن وەڵا جوان ئەمان تەقەیان نەکرد ئەوان کردیان یەکێکمان لێ شەهید بوو دو ئەویشە دوو بریندارمان بوو ئاگایان لە خۆیان نەبوو تەوقییانیان کرد بە کەلەپچە و بە تورەکۆ کردیانە سەریان ئیتمش داواکەم لەو سەرۆکانەی هەوێکانیان بۆ کریا لە لای ئەو کاک نارۆ کاک ئەویب هەوێیان بۆ کریاوە دریاسە دەستیانەوە بێنە سەر خەت و بێن دیفاعیانیان بکەن. دەستگای ئاسایشی هەرێم دەڵێت چەکدارەکان بڕیاری گرتنیان هەبووە و ڕوبەڕووی ئاسایش بوونەتەوە و دوو ئاسایشان بریندار کردووە کاتێک کە هێزەکانی ئاسایش هەوڵیان داوە بڕیاری دادگا جێبەجێ بکەن. چەکدارە خۆبەخشەکان کە مێژووی دروستبوونیان دەگەڕێتەوە بۆ سەردەمی داعش لە ماوەی ئەم مانگە و مانگی ڕابردوودا دوو جار چوونەتە سەر کۆمپانیایەکی نەوتی لە سنووری قەزای خوورماتوو و کۆمپانیەکەیان داخستووە. چەکدارەکان دەڵێن بە فەرمانی شێخ نەهرۆ کەسنەزانی ئەو کاریان کردووە، بەڵام کۆمپانیەکە سکاڵای لەسەر چەکدارەکان و بەرپرسی کاروباری ئابووری تەریقەتی کەسنەزانیش تۆمار کردووە. پێشمەرگە هەموو شایەتە ئێمە بە فەرمانی کاک شێخ نارۆ چوونێتە ئەوێ لەوێش لە چوار ڕێیانەگەی ئەوێ چاوەڕێمان کردووە تاکو خۆی فەرمانی نەکردووە نەچوونەتە نزیک ئەو کۆمپانیەیە کە پێمانی وتووە. هەموو پێشمەرگەکانیەوە شایەتیمان بۆدا بە فەرمانی خۆی چوونە ئەوێ و بێ ئەوە یەک تەقا یەک ئاژاوەیەک بنینەوە چوونە ئەوێ و تەوا. هۆکاری تووڕەبوونی دەستگای ئاسایشی هەرێم لە چەکدارە خۆبەخشەکان پەیوەندی بە چوونیانەوە هەیە بۆ سەر کۆمپانیە نەوتیەکە. دەستگای ئاسایش چەکدارە خۆبەخشەکان بە هەڕەشەکردن و سەرانە وەرگرتن تۆمەتبار دەکات، بەڵام کەسوکاری گەنجەکان دەڵێن چەکدارەکان چاوەڕوانی دامەزراندنیان کردووە و مۆڵەتی چەکیشیان لای لیواکانی کۆسەد ڕەسوڵ و تەریقەتی کەسنەزانیەوە بۆ کراوە. خۆیان بانکێشیان کردن قەولیان پێیاندا وتیان کاکەگیان فەرموو ئێمە بەڵێنتان پێ ئەدەین نەم ساعەتەوە دووە ئیشتان بۆ بکەین. هەڵسیا هەوێی بۆیان کرد کاک نایرۆ سی کەسی بۆدانا کاک شێخیش سی بۆدانا کاک ئەویب سی بۆدانا هەڵسیان هەرێکێ بەشی خۆی هەویشیان بۆیان کرد لە هەردوو لە هەویان بۆیان کرد مەعاشیان بۆیان بڕیوە ئەو ڕۆژەی دایانە سەریان مەعاشیان تەوزیع کرد. چەکدارە خۆبەخشەکان لە ژێر لێکۆڵینەوەدان تەریقەتی کەسنەزانی و لیوا ئەیوب یوسفی فەرماندەی هێزەکانی کۆسەد ڕەسوڵیش ئامادەنین هیچ ڕوونکردنەوەیەک بۆ دەستگاکانی ڕاگەیاندن بدەن لەبارەی تۆمەتبارکردنیان بە پڕچەکردن یاخود ناردنی چەکدارەکان بۆ سەر کۆمپانیا نەوتیەکەی نزیک خوورماتوو. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.